بەشەریەتی تەمەدنی جیهان دەکرێت ئومێد بەکەم بەرەو بەستێت ئەمریکا و ڕۆژئاوا و ناتۆ یاخود رووسیا یان ڕێگەیەکی تر لە بەردەمی خەڵکی جەماوەری فکرەکار و زەحمەتکێشی جیهاندا هەیە لە ڕاستیدا بەیچە ئەم بەربەریتەی کە لە ڕێگی ئەم جەنگەوە خەریکە بەشەریەت دەخاتە بەردەم هەڕەشەی لە ناوچوو هەڕەشەی وێرانی هەڕەشەی پاشە بەرەو پاشەوە گەڕانوێژی ترسناکی سیاسی و کۆمەڵاتی و معنەوی گەورە بەشێک لە کاریگەری ئەم ناڕەزایەتی هەبوو باسی کرد لە حکومەتەکانی ئەمریکا کردی ئەوەی ترامپی هەنایە سەرەوە بەشێک لەوەی کە مەسەلەن ترامپ یعنی بۆ مەزیەت و کە لە شەقی خۆی توانی بەم ئاسە بتوانێت باڵی شەڕ لە ئەمریکا با بڵین ڕاماڵێت ئەم ئیدعای بوو کە گویا دەتوانێت ئەندەوێت کە ئەم شەڕە ڕابگرێت هەر دوێنێ مەسەلەن حکومەتی شۆڵز لە ئەڵمانیا حاصل خەریک بوو لەبەرێک هەڵوەشێت هەر لەسەر ئەوەی کە چۆن دەبێت معاملەی ئەم خاڵەتن یعنی وەزعێکیان دروست بۆ خۆشیان نازانین قەیرانە خۆڵقێن قەیرانی ئاوا خەترناک دەخۆڵقێن ئەو سەرەکی نازانن چۆن لێی بێنە دەرەوە